مەسرور بارزانی ڕایشکاری ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستان پێشوازی لە برێت مەکۆرک نێردەی تایبەتی سەرۆک ئۆباما بۆ هاوپەیمانی جیهانی دژی داعش و شانێکی یاوەری کرد. لیدارەکەدا دواپەرەسەندنە سەربازیەکانی بەرەکانی ڕۆبەڕۆبوونەوەی تیرۆریستانی داعش بەگشتی و ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ و پێشاتە سیاسەکانی ناوچەکە چاوتێکرا. ئەردوڵاجەختیان لە بەیاخ و بەردەوامی پشتیوانی ئاسمانی و تێبینیکردنی گۆڕانکاری بەرچاو لە زیاترکردنی هێرشە ئاسمانەکان لە چاو سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ کردەوە. پەیوەست بە پێشڕەوەکانی ئەم دوایە و گێزەکانی پێشمەرگە لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی مووسڵ مەسرور بارزانی ڕاگەیاند داعش لە زۆر بەرەوە تێکشکاوە ئەمەی هەیە ئاماژەیە کە لە ڕووی سەربازیەوە لە کۆتایی نزیک کەوتوێتەوە. لە لای خۆیەوە برێت مەکۆرک جەختی لە بەردەوامیدان و پاڵپشتی پشتیوانیکردنی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە دووپات کردوێتەوە. ڕایگەیاند کە ئێمە بەیەکەوەین و پشتیوانیمان بۆ تێکشکاندنی ئەو دوژمنە دڕندەیە بەردەوام دەبێت.